لە سلێمانی خۆپیشاندانی فراوان بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە چوو. هەزاران هاوڵاتی لە شەقامی سالم جارێکی دیکە هاودەنگی و هاوسۆزیان بۆ کوردانی ڕۆژئاوا دووپات کردەوە. ئەو کەسانی بەشداری خۆپیشاندانەکان دەکەن زۆرینەی هەرە زۆریان کەسانی باوەڕدار و پابند بە ئاینی ئیسلامن. پاڵپشتیان بۆ خوشک و براکانیان لە ڕۆژئاوای کوردستان بە ئەرکێکی ئاینی دەزانن. بۆیە هەر دەنگێکی نەشاس و ناساز ڕەت دەکەنەوە کە بێوێت لەژێر ناوی بەرگری لە کورد پەلاماری ئیسلام و پەیامبەرەکەی بدات. ناکرێتەوە داوای مافی خۆت بکەیت تەشیر بە هیچ پێکهاتە و دین و هیچ لایەنێ بکەین نە بۆ بەرامبەرن نە بەرامبەریش بەرامبەر تۆ بیکە چکە وەکوتم ئەلمانی و ئیسلامی و چەپ و هەمی لەمەیە کۆبۆتەوە لە یەک خاڵە کوردبوونە کە مافی هەموو خۆشمانە هەمومان دیفاع لە خۆمان بکەین وێ داواکارم کەس تەشیر بە هیچ شتێ نەکات بە دڵنیاییەوە خزمەتی دۆزی کوردی ناگا گەلی کورد گەلێکە پابندە بە بنەما و پایەکانی ئیسلام من بۆچوونی من هیچ گەلێک لەم ناوچەی ئەوەندەی گەلی کورد پابند نییە بە دینی ئیسلامەوە گەر بگەڕێنەوە بۆ فیقی ئیسلامی بۆ هەڵسوگەوتی ئیسلامی و سەیری هەڵسوگەوتی مسلمانی کوردی بکەین ئەبینین گەلی کورد گەلێکی پابندە بە دینی ئیسلامەوە سپاس بەخوا بەڵام ئەم دۆزە تێکەڵ بکرێ بە تەعەسسوبی دینی بە دژایەتی کردن بە دین کارێکی باش نییە و کارێکی نەشیاوە بۆیە گەلی کورد هەر لە ڕابردووە ئێمە خاوەنی چەندان ڕەمزی گەورەی ئاینی و دینی لە ناودینی پیرۆزی ئیسلامە بۆیە من داواکارم لە خەڵکی کوردستان بە عامەم دۆزانە تێکەڵی هیچ ئایدیا و فکرێک نەکەن. پشتیوانانی ڕۆژئاوای نیشتیمان پیان وایە یەکێک لە شانازیەکانی کورد ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو کەسایەتیە ئاینیانەیە کە لە مێژوودا خزمەتی بەرچاویان بەگەلەکەمان و جیهانی ئیسلامی کردووە وەک سەلاحەدینی ئەیوبی و قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و دەیانی دیکە. ئەوەی هەرۆگەی طبعا مسلمان چاو لە کەمینی ئێمە غەیز نییە ئینا بەعام کورد هەمووی مسلمانە ئێمە هەمووان لەگەڵ دینەکەین وە لەگەڵ دینەکەیە بە تاکید بەلەوە لە سانەوەی ئەو دەگەنە شازەی نییە لە هەموو شتێکا وشتایە لە هەموو باش و خراپ هەیە و دەگەن تعبیر لە کورد ناکە ئەبەت ئێمە هەمووان لەگەڵ دینی محەممەدین بە تاکیدی ئێمە خۆمان هاتوون لەگەڵ لەوە پێمان وایە بەرگریکردن لە دین کرۆکی دینە چونکە بەڕاستی لە دینی پیرۆزی ئیسلامدا خوای گەورە ڕێزی لە هەموو ئینسانەکانداوە بەبێ جیاوازی خوای گەورە فەرمێ وەلەقەد کەرەمنا بەنی ئادەم و سوکایەتیکردنیش بە ئیسلام لەلایەن کوردەوە ڕەت دەکرێتەوە چکە بەڕاستی میلەتێکی مسلمانین کورد وە کوردێکی مسلمان پێمان ناخۆشە لە هەر شوێنە بێڕێزی کرێ بەرامبەر ئاین بێگومان ئەوانشی کە بێڕێزیان کردووە دیارە ئەوانە کینە لە دڵن ناکرێ ما تعمیم کرێ بەسەر میلەتی کووردا چکە میلەتی کورد لە مێژوودا کە یەکێک لەو شتانێک کە شانازی پێ کردە میلەتێکی مسلمانە هەمیشە دەست و دڵی کراوە بۆ میلەتانی تر بۆ کەسانی تر ئێمەش لێرەوە کۆدەنگی خۆمان دەقینە پاڵ ئەو کۆدەنگەی کە هەیە. لە ماوەی ڕابردوودا سەرتاسەری کوردستان بوو بە گۆڕەپانی ناڕەزایەتی بۆ پاڵپشتی لە ڕۆژئاوای کوردستان و دەیان کەمپینیش بۆ کۆکردنەوەی هاوکاری بەڕێوە چوون کە هێز و ڕێکخراوە ئیسلامیەکان ڕۆڵێکی گەورەیان تێدا گێڕا بەڵام هەندێک دەنگی نەشاز و نامۆ بە گەلی موسڵمانی کورد بە ناوی بەرگری لە ڕۆژئاوای کوردستان پەلاماری ئاینی ئیسلام و پەیامبەرەکەیاندا. خۆشبەختانە ئەوانە کەمینەیەک بوون کە لە پەنجەکانی دەستێ نەپەڕین بە پێشەوانەشەوە نزیکەی تەواوی پاڵپشتیکارانی ڕۆژئاوا خەڵکی موسڵمان و ئاین پەروەری کورد بوون. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.